خۆزگای بە مناڵی ببردیدا ئەمە گوناه و تاوانەمان نەکردە. وەڵی هەر کاتێک بە قەبرستان ئەو گۆڕە بچووکانە دەبینم گۆڕی وایە بەقەت ئەمەیە هەزارها جار ئاواتی بۆ دەخوازم. بۆیە مناڵەکەت خەم مەخۆ لای کەسێکە زۆر لە تۆ باشترە، زۆر لە خێزانەکەت باشترە کە ئیبراهیم و سارای خێزانێتی ڕزا و ڕەحمەتی خوایە لێبێت. خەم مەخۆ، مناڵەکەت لە بەهەشتایە و لە شاخێ لە شاخانی بەهەشتایە هەتا ڕۆژی قیامەت سەرپەرشتیان دەکرێ و لە ناز و نیعمەتان ڕۆژی قیامەتیش پێدەوترێ فڵان کەس ئەمە مناڵەکەتە بیگرە دەی بڕۆ بە بەهەشت بۆ خۆتان بڕۆنە بەهەشتەوە کەواتە خەمی چی دەخۆی. مناڵەکەت ملیارەها ئەوەندە جێگای لە تۆ خۆشترە. خەمی خۆت بخۆ، قیامەتی خۆت خۆ، مناڵەکەت بەخوا کێشەی نییە، چونکە گوناه و تاوانی نییە، کێشەی قیامەتی نییە. ئەی ئەو کەسەی کە منداڵن لە دەست داوە، هەر کەسێک لە ئێمە زۆرێکمان پێش ئەوەی مناڵەکانمان بالغ بێ چەند مناڵێکمان مردووە. خەڵکی وایڵێ دەیەها مناڵم مردووە، خەڵکی ئێڵێ دوو مناڵم مردووە، چەند مناڵ ئافرەتێ، چەند مناڵی لەبار چووە، دوای ئەوەی کە ڕۆحی بەبەراکراوە لەباری چووە. ئیتر لە دوای 4 مانگیەوە ئەم حەدیسە دەیگرێتەوە، لەسکی دایکە لە دوای 4 مانگی بمرێ ئەو کەسانە ئینشاڵڵا با دڵخۆش بن. مناڵێکە لە دەست داوە 2-3 ساڵ بووە، مانگێک بووە، 4 ساڵ بووە، 5 ساڵ بووە، 10 ساڵ بووە، هەتا پێشەوەی بالغ بێ، چەند ساڵە لی دابڕاوی، بەڵام دڵنیا بە پێی دەگەیتەوە بۆ مەرجەی ئەو بەهەشتیە تۆش بەهەشتی بیت ئینشاڵڵا بە یەک دەگەنەوە. دایکی ئازیزم، باوکی ئازیزم، دڵنیا بە مناڵەکەت شادەبیتەوە ئینشاءڵڵا، بەڵام دڵنیا بە لەوە ئێستا مناڵەکەت لە شوێنێکی زۆر خۆشایە، بۆیە خەمت لای مناڵەکەت نەبێ، وا نەزانی لەژێر خۆڵەکەدایە و تەواو نەبەخوا لەژێر خۆڵا نییە، لاشەکەی لەژێر خۆڵایە، ڕۆحە پاکەکەی لە شوێنێکی زۆر خۆشایە. ئەزانین لەکوێدایە مناڵەکانتان کە پێش بالغ بوون مردوونە. دایک و باوکی ئازیز، پێغەمبەری خوا فەرموویە صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتووە دەفەرمێ أطفال المسلمين في جبل في الجنة يكفلهم إبراهيم وسارة حتى يدفعونهم إلى آبائهم يوم القيامة. مناڵی مسلمانان ئەوەی پێش بالغ بوون مردووە مناڵی پێوترێ. کاتێککە یەکەم جار گەنجێک کوڕێک لە خەوا لەشی گران ئەبێ ئەوە بالغ بووە، ئافرەتێکیش یەکەم جار کە کچێک تووشی سوڕی ماگانە دەبێ ئەوە بالغ بووە، ئەوە حەدی بالغ بوونە. جا ئەوانەی کە لە خوار بالغ بوونەوەن، کچ بێ یا کوڕ بێ، مناڵێکت چەند مناڵێکت مردووە لە 4 مانگی هەتا بالغ بوون، لەسکی دایکە لە 4 مانگ بەڕۆژوو تا بالغ بوون، مزگێنی بێلێت. منداڵەکانی ئێوەی مسلمان کە بەهەشتین، ئەزانین لەکوێن؟ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم مناڵی مسلمانان هەموو مسلمانان لە شاخێکن لە شاخەکانی بەهەشت. کێ سەرپەرشتیانەکە؟ کێ مامۆستایانە؟ ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم، سارای خێزانی ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەوان سەرپەرشتیان دەکەن هەتا ڕۆژی قیامەت هات، ئەو کاتە ئەیاندەن بەدەست باوکو و دایکی خۆیانەوە دەڵێن فڵان کەس ئەمە مناڵەکەتە و فەرموو ئەو مناڵەکەت.